نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق دوای کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری پێگاتەکان و سەردانی ئەو ناوچانەی تێیدا دەژین، ڕاپۆرتێکی لەبارەی کورسی کۆتاکان و هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی کوردستان ئامادە کردووە. لە سندووقی ڕەشدا ناوەڕۆکەکەی ئاشکرا دەکەین. بەپێی ڕاپۆرتی نەتەوە یەکگرتووەکان، پێگاتەکان ناڕازین و پێیان وایە ئەو پەرلەمانتارانەی بەناوی ئەوانەوە لە پەرلەمانن لە بری نوێنەرایەتی ئەوان ڕێنمایی لە پارتی و یەکێتی وەردەگرن. لە ڕاپۆرتەکەی نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ئەوەش هاتووە نوێنەری پێگاتەکان لە هەولێر و دهۆک لەگەڵەوەدان هەرێم یەک باز نەبێت، بەڵام نوێنەرانی مەسیحیەکانی کۆیە و سلێمانی و تورکمانەکانی کفری داوای فرەبازنەیی دەکەن و بە تاکە ڕێگەی نوێنەرایەتی کردنی خۆیانی دەزانن. لە بەشێکی دیکەی ڕاپۆرتی نەتەوە یەکگرتووەکاندا ڕوون کراوەتەوە زۆربەی کەمینەکان پێیان وایە دەستکاریکردنی دەنگدان لە ڕۆژی دەنگدانی تایبەت ڕوودەدات، بە جۆرێک کارمەندانی هێزانیەکان لەلایەن فەرماندەکانیانەوە ڕێنمایی دەکرێن دەنگ بە کاندیدێکی دیاریکراوی پێگاتەکان بدەن کە لەلایەن پارتە سیاسیە باڵادەستەکانەوە دیاری دەکرێن. بۆ چارەسەری ئەو دەستێوەردانەش پێگاتەکان پێشنیازیان کردووە ڕۆژی دەنگدانی تایبەت نەمێنێت و هێزانیەکان وەک هەر دەنگدەرێکی ئاسایی لە ڕۆژی دەنگدانی گشتیدا دەنگ بدەن. ئەمە جگەلەوەی زۆرێک لە پێگاتەکان بە نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکانیان ڕاگەیاندووە. نوێنەرایەتی ڕاستەقینەیان کاتێک بەدیدێت پێگاتەکان لیست و سندووقی دەنگدان و بنکەکانی دەنگدانی تایبەت بە خۆیان هەبێت و تەنیا پێگاتەکان دەنگ بە کاندیدەکانی خۆیان بدەن. لە پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێگاتەکان دانراوە، 5 مەسیحی، 5 تورکمان، 1 ئەرمەن، بەڵام لەلایەن پارتیەوە کورسیەکانیان قۆرەخ کراوە و نوێنەرایەتی پێگاتەکان ناکەن. ئەمە ژوای کردووە لە وێستگە هەستیارەکان پشتگیری پارتی بکەن و نیسابی یاسایی بۆ تەواو بکەن.